ئەمڕۆ ئێمە کۆبینەتەوە بۆ ناڕەزایی دەربڕین دژی سەرجەم ئەوستەم و ناعەدالەتی و تاوانکاری و پێشێلکاریانەی دژ بە مافەکانی مرۆڤ لە زیندانەکان ئەنجام دەدرێت لەلایەن ئاسایشی حیزبی دەسەڵاتەوە کە دوور لە هەموو بنەماکانی مافی مرۆڤ و بە شێوەیەکی دڕندانە ئازار و ئەشکەنجەی زیندانیان دەدرێت. ئەوەی ئیمڕۆ ئێمە لێرە خڕکردوێتەوە بەڕاستی ئەو زوڵم و ستەمە زۆرەیە کە لە ڕۆژانی ڕابردوو لە دەبەری هەولێر و دهۆک لەلایەن من شەرم ئەەکەم لێرە بڵێم بەڵام مەجبورم ئازار و ئەشکەنجەیەکی زۆر نەعەدالەتیەکی زۆر 32 ساڵە ئەمانە خوێنی ئەو میلەتە ئەمژن. بەڵێ ئەمڕۆ لە وڵاتی بەریتانیا و لە شاری بێرمیگام چالاکەوان و گەنجان و لاوانی وڵاتە دژی ئەو دڵمی کە بەرامەر بەو گەنجە 20 ساڵە کراوە بەداخەوە لێرە کۆبنێتەوە ئەو کارە محکوم ئیدانە دەکەن و ڕۆژێک دەبێ ئەوانەکەنە بەدەم دادگایگەل و ئێمە کە لێرە کۆم دەبێت شانازی بە ئێمە وکەین ئازارین پیانە لێ غەڵەتتان هەیە ئەوەتان هەیە دڵمەکەن پێ خەبەریان نەکەینەوە ئەگەر خەبەریان نەبێتەوە ئەگەرەکو نەشە سەر ئەوسکەی کە خدمە بەگەل و شیبانکەن ڕۆژێک وەکو پێمە بەدەم دادگایگەل و ئەو دەسەڵاتە لێ خۆشبوونی نییە و وەکو قەدافی وەکووانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چیان بەسەر ئەوان هەمان چارەنەتیانە بێت. منی شێخم لەوانەی کەوا برینداری دەستی زیندانم ئەگەر لەشی من ببینن هەر یەکێکان لەشی من ببینن ناتوانن چەند ڕۆژێک لێرانە بەبێ فرمێسک بۆ سم بەتایبەتی ئەو خوشکانی کە لێرانن ئەگەر پێویستیشکات پیشانی ئەدەم نە لێرە توانیم مافێک وەربگرم وەکو مرۆڤێک بژیم نە لەو کوردستانیش کە 90 ساڵ خزمەتم پێکە توانیم وەکو مرۆڤێک تایە بژیم لێرەش و لەوانە ێستا من هەر ئاوارەم و لەسەر جادەکانم.